بەیاننامەی یەکێتی خانەنشینانی کوردستان بۆ ڕای گشتی لە هەرێمی کوردستان عێراق. بەڕێزان، ئێمە لە یەکێتی خانەنشینانی کوردستان بە نوێنەرایەتی سەرجەم خانەنشینانی شارستانی و یاسایی لە هەرێمدا لە ڕێی ئەم بەیاننامەیەوە بە چەند خاڵێک مافەڕەوە پێشێلکراوەکانمان دەخەینە ڕوو، بەو هیوایی پشتگیر و هاوکارمان بن لە ئێستا و لە کاتی گرتنەبەری هەر شێوازێکی تری خەباتی مەدەنی داهاتوومان بۆ وەدەستهێنانەوەیان کە ساڵانێکە لەلایەن دەستگا بەرپرسەکانی حکوومەتی هەرێمەوە بەبێ هۆکاری یاسایی و پاساوی لۆژیکی زەوت کراون و ئەم ستەمە درێژەی پێدراوە و بەردەوامە. لە ئایندەشدا گەر کار وا بڕوات سەرجەم مامۆستایان و کارمەندان و فەرمانبەران کە خانەنشین دەکرێن جیرۆدەی هەمان ستەم دەبنەوە. داوا و مافەکانمان: یەکەم، دەرکردنی بڕیارێک بۆ جێبەجێکردنی یاسای ژمارە 9 ساڵی 2014 ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەرێمدا. بەو پێی لە دەستور هاتووە هەموو تاچێکی عێراقی لە ماف و ئەرکدا یەکسانن. لە کاتێکدا جێبەجێکردنی یاسای نێوبراو لە ساڵی 2015 لەسەر داوا و بەواژووی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم تەنیا بۆ ماوەیەکی کاتی و بە پاساوی ڕەوشی سەختی دارایی و ئابووری ئەو کاتی هەرێم ڕاگیرا بوو. دووەم، جێرانەوەی ئەو موچە زەوتکراوانەی کە هیچ تەفسیرێکی یاسایی نەیانگرێتەوە لە ساڵی 2015ەوە تاکو ئێستا کە بریتین لە: یەک، ئەلیف، موچەی 20 مانگی تەواو. دوو، جێرانەوەی ئەو بڕە لێبڕین و بەناو خۆگونجاندنە نایاساییەی کە بڕی لە 121 موچەی هەر مانگێکی خانەنشینان بوو. سێمین، کاراکردنەوەی سندوقی پاشەکەوتی خانەنشینی بە زووترین کات و دەستەبەرکردنەوەی سەرمایەی چەندین ساڵەی ڕابردوو لە نەوەتەکانەوە تاکو ئێستا پارەی ئەو سندوقە دەستەبەر بکرێتەوە لە بۆی بگەڕێنرێتەوە. چوارەم، دابەشکردنی موچە بژێوی خانەنشینان مانگانە بە میکانزمێکی سەردەمیانە بێ دواخستن کەی شایستە بێت بەدەیان ساڵی خزمەتی دڵسۆزانەی ئەم توێژە ماندووە کە بنەما و بناغەی دامەزراندنی هەموو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمن. پێنجەم، لە ڕیزبەندی موچە دابەشکردندا خانەنشینان بخرێنەوە سەرەتا وەک پێش ساڵی 2016 تا نەبنە قوربانی هات و نەهاتی بڕێک پارە لە بەغداوە. هەر لێرەوە داواکارین کە بەڕێزان لە حکوومەتی هەرێم بێنە گۆ و وەڵاممان بدەنەوە، ئەگەر نا هەر شێوازێکی تری خەبات و هەوڵدانی شارستانیانە بۆ جێرانەوەی ماف و شایستەکانمان بەکراوە و ڕەوا دەبینین لە ئایندەدا. لەگەڵ ڕێزمان بۆ هەموو لایەک یەکێتی خانەنشینانی کوردستان، لقی هەولێر، لقی سلێمانی، 19/6/2022.